بانگەواز بۆ مانگرتنی گشتی 16 سەرماوەز ڕۆژی خوێندکار لە سەرانسەری کوردستان. کۆمەڵانی تێکۆشەری خەڵکی کوردستان ڕۆژی 16 مانگی سەرماوەز ڕۆژی خوێندکارە لە ئێران. ئەم ڕۆژە وە بیرهێنەرەوەی دەیان ساڵ خەبات و بەرخۆدانی بێپسانەوە و ماندووی نەناسانەی خوێندکارانە لە ئێران لە دژی هەردوو ڕژیمی پاشایەتی و کۆماری ئیسلامی. ئەم ساڵ ئەو ڕۆژە هاوکاتە لەگەڵ لە ئارادابوونی شۆڕشێکی سیاسی جەماوەری بەرئین بۆ ڕزگارکردنی کۆمەڵانی خەڵکی ئێران لە چەنگ نەهامەتی و مێنەتیەکانی ڕژیمێکی کۆنەپەرست دژە ئینسانی و دیکتاتۆر خوێن ڕێژ و سەرکوتگەر. لەمڕۆدا بزووسنەوەی خوێندکارانی ئێران کۆڵەکەیەکی بەهێزی ئەم شۆڕشەیە. خوێندکارانی زانکۆکانی کوردستانی بە سەهمی خۆیان هەر لە سەرەتاوە دەوری پێشەنگایەتیان لەم شۆڕشەدا بینیوە و ئێستاش بێڕاوەستان لە پێناو وەدیهاتنی ئامانجەکانیدا خەبات دەکات. سیاسەتی کوشت و بڕ و گرتن و زیندانیکردن تا ئێستا نەیتوانیوە ئامانجە دژە ئینسانیەکانی ئەو ڕژیمە بەدیبێنێ و پاشەکشەی پێکات و سەرکوتی بکات. شۆڕشی ژینە بە دروشمی ژن، ژیان ئازادی و بڕوخێ دیکتاتۆری هەروە شێلگیرانە و بێپسانەوە بەرەو پێش دەچێت. با لەم ڕۆژەدا هەموو خوێندکارانی زانکۆ و خوێندنگەکان، سەرجەم کرێکارانی ناوەندەکانی بەرهەمهێنان و خزمەتگوزاریەکان، هەموو کاسبکاران و بازاریانی کوردستان و تەواوی کارمەندانی ئێدارەتی دەوڵەتی و کەرتی تایبەت بەدەم ئەم بانگەوازە بێن و بە مانگرتنی خۆیان لە ڕۆژەکانی 14، 15 و 16 سەرماوەزدا نیشانی بدەن کە پشتیوانی شێلگیری بزووسنەوەی خوێندکاران و پێداگرن لەسەر درێژەدان بە شۆڕشێکی سیاسی جەماوەری کە خۆیان چەخماخەکەیان لە کوردستانەوە لێداوە و هەموو پانتایێرانی داگرتووە. سڵاوتان لێبێت و بەرخۆدانتان باش. بانگەشە بۆ مانگرتنی گشتی ڕۆژەکانی 14 و 15 و 16 سەرماوەز کە ئێستا لە ڕۆژی دووەمی دەین وەڵامێکی بەهێزی لە سەرتاسەری ئێراندا وەرگرتەوە. ئەم مانگرتنە هەر ئێستا لە ئارادایە وا دیارە کە مانگرتنێکی بەردەوام پەرەسەندووە و تاڕوخاندنی کۆماری ئیسلامی بەردەوام دەبێت. خەڵک بە هاتنی شەویش دێنە سەر شەقامەکان و دژ بە ڕژیم دروشم دەڵێنەوە، دژ بە حکوومەتێک کە باوەڕی بە درۆی خۆدساختە کردبوو، خۆی بە چەندەمین هێزی گەورەی جیهانی دەزانی، دەیوت دوای چواردەیە یەکەم قودرەتی شیعی پێکەینەوە و پلانی بۆ سەدەکانی داهاتوو هەبووە. ئەم حکوومەتە ئێستا ناتوانێت مانەوەی خۆی لە چەند مانگی داهاتوودا بە هێزە بەکرێگیراوەکانی بسەلمێنێ و لە ناکاو لە بەرامبەر خەڵکی ناڕازیدا خۆی داما و پەراوێزخراو دەبینێ. ئێمە لە بەرنامەی ئەمڕۆماندا میوانداری بەڕێزان هاورێ بۆرهان دیوارگەر ئەندامی حزبی کۆمۆنیست ئێران و هاوڕێ ڕەحیم مەلەکی ئەندامی حزبی کۆمۆنیست ئێران دەبینی و تا توێ ئەم بەحسانە ئەکەین. لەگەڵمان بن. هاوڕێیانی خۆشەویست، هاوڕێ بۆرهان و هاوڕێ ڕەحیم، سڵاوتان لێبێت و سپاس کە بەشدارن لەم بەرنامەیە. سپاس هاوڕێ چاوانی عەزیز، سڵاو و ڕێزمێ بۆ بەڕێست و هاوڕێیانی هاوکار لە تلڤیزۆن و هەروەها بینەرانی خۆشەویستی ئەو بەرنامە و هاوڕێ بورهانی عەزیز لە خزمەتدەم. زۆر سپاس. منی سڵاومەیە لە خزمەت ئێوە و بینەرانی خۆشەویست و هەروەها میوانەکەیشتان کاک ڕەحیمی مەلەکی. زۆر سپاس. کاک ڕەحیم بەخێر. زۆر سپاس کە بەشدارن. هاوڕێ بۆرهان، بە پرسیارەکانم لە ئێوەوە دەست پێکەم. 80 ڕۆژە شۆڕشی گەلانی ئێران بەردەوامە، بە سەدان کەس گیانیان بەخت کردووە، دەست بەسەر و بریندارن، فشار بۆ سەرفعالینی مەدەنی دانیشتووەکان وحشت ناکە، هەڵەکوتنە سەر ماڵەکان، ماڵ بە ماڵ ئەگەڕێن و کەسەکان دەست بەسەرەکەن، بەڵام خەڵک کۆڵیان نەدا و شەقامەکانیان چۆڵ نەکردووە. ئەم شۆڕشە تا ئێستاشی لەگەڵ بێت لە چ خۆناغێکدایە؟ بەڵێ هەروەها خۆتان ئیشارەتان کرد ڕژیمی جمهوری ئیسلامی خۆی بە قدرەتێکی منتەقەیە هیچ قدرەتێکی جیهانی ئەزانێ خۆی بە پای ئەوان حەسێوە کە پێ وایە لە دنیا بدونە ئەو ئەمنیەت بەرقەرار ناوێت کە بەرخەلافیە. ئەمە بۆ جمهوری ئیسلامی شتێکی زۆر قورس بوو. هەروەها لە تەواوی بەرنامەکانە ئیشارەی پێکراوە زۆر کەس
جمهوری ئیسلامی غافڵگیر بوو، پێوان نەبوو ئەم ئاعترازاتە تا ئەم حەدە بەربەڵاو بێت. 80 ڕۆژی لێ ئەگوزارێت ئەم ئاعترازاتانە جمهوری ئیسلامی لە سەرانی سپاوە بیگرێت تا سەرانی دەوڵەت لە نمایندەوەری مەجلیس وەزیر هەر کەس بە جۆرێ سەری لە ئاخری جمهوری ئیسلامی بێ بە شێوەیە کوتیانە ئەم ئاعترازە شکستی خواردە، ئەم ئاعترازە تەواو بوو، ئەم ئاعترازە تەواو بوو، هەر ئەمڕۆیە تەواو بوو، بە هەر شێوەیە گەرەکیانە ئێڵقایکەن بە خەڵکە ئەم ئاعترازاتە تەواو بووە. بەڵام هەروەکو ئەیبینن نەتەنیا تەواو نەبووە، زۆر گەشەی سەندە، زۆر گەورەتر بووەتەوە، زۆر بەربڵاوتر بووەتەوە. ئەگەر بە دەرسەد حەساویکەین بێژین ڕۆژی ئەوەڵ 50% هاتن، ئێستا بووەتە 90% خەڵک هاتنە ناوم ئاعترازەم، خەڵکە میراثداری ئەم ئاعترازن، ماڵ نییە بە شێوەیەک، خانەوە خێزان نییە بە شێوەیەک یەکێکی لێ نەکوژرابێت، یەکێکی لێ بریندار نەبێت، بە شێوەیەک یەکێکی لە بازداشت و زیندانە نەبێت. جمهوری ئیسلامی بەم شێوە گەرەکی بوو بە سەرکوت و بە کوشتار و بەو خەفەقانە کە لە توو لەم 43 ساڵە ئەنجامی داوە گەرەکی بوو بەر بەم ئاعترازاتە بگرێت کە نەیتانی و ئاعترازەکە زۆر زۆر لەوە کە پێشبینی ئەکریا پەرەی سند وای لێ هاتووە ئێستا کە فقط خەڵکی عادی نین بێژیتێ، هەموو سنفێ لە کامیۆندار لە دانیشتجوو خۆشبەختانەوە کرێکارانی شاتنە سەمەیان زۆر بە بەربەڵاوی هاتە سەمەیان پشتیوانی خەڵک ئەکەن. معلم پەرستار سنفێک نییە، اتحادیەک نییە، کەسێک نییە کە لەم ناو ئێرانە بەشدار نەبێت لە ئاعترازە، حتا سەرانی تعدادێ لە حکوومەتیەکانیش دەنگیان بەرزە بووەتەوە ئیتر ئەزانن ئەم ئاعترازێکی سادە نییە، ئاعترازێکی تایبەت نییە. مەسەڵەن کابرا بڵێ بۆ خاستێکی مشەخەس هاتمە، خاستێکی کولی هەیە لە پایان ئاعترازە ئەڵێن ئەبێ جمهوری ئیسلامی سەرنگون بێت. فقط ئەوە نییە مەسەڵەن لە دوای انتخاباتی دەورەی ئەحمەدی نژاد گوتیان ڕێی ئێمە کوا تعدادێک خەڵکاتن بۆ داوای ڕێیان کرد، جمهوری ئیسلامی گەرەکی بوو هەر لەو چوارچێوە بهێنێتەوە. بەڵام ئێستا وای لاتە ئێستا خەڵک نە ئسوولگەرا و نە محافزەکار و نە ئیسلاح تەڵەب و هیچ شاخەیەکی جمهوری ئیسلامی قبول نییە، تەنیا خاستەی خەڵک ئەوەیە کە جمهوری ئیسلامی سەرنگون بێت و بڕوات، بە هیچ عنوان کۆتاتر نایەن و ئەم خاستە کە هەروەها ئەیبینن بەربەڵاو گەورە تەواوی جامعی لەبەرگردووە، لە چکولەترین شارەوە بیگرە تا گەورەترین شار. نمونەی ئاعترازات و مانگردنی دوێنێ چاولەکەین بۆ ئەم سێ ڕۆژە ئاعتراز دراوە، هەموو جێگەیەکی تیا بووە، هەموو شارێکی تیا بووە، لە شارێکی چکولەوە وەکو قڕوە وەکو دێگولان دیواندەرە تا بیگرە تا شارێکی گەورە وەک تاران و تەبرێز. بەڵێ وایە هاوڕێ ڕەحیم، هەر وەکو لە پێشەکیەکە ئاماژەم پێدا بانگەشە بۆ ڕۆژانی 14 و 15 و 16 لەلایەن کۆمەڵێک لە لاوان و ڕێکخراوەکانەوە بڵاو بووەوە. ئێمە بینیمان کە ئێمە لە ڕۆژی دووەمی واتە ڕۆژی 14 و ئەمڕۆژ کە 15 بێ ئێمە بینیمان کە خەڵک بەدەم ئەم بانگەوازەوە هاتوون، خەڵک هەر وەکو کاک بۆرهان ئێشارە پێرگێت لە چکۆلەترین شارەوە هەتاک و گەورەترین شار وەکو تاران خەڵک بەشدار بوون و بەدەم ئەم بانگەوازەوە هاتن و هاتنە سەر شەقامەکان و بە هاتنی شەویش لەسەر شەقامەکان بوون و شەقامیان چۆن نەکرد و دژ بە ڕژیم دروشم ئەڵێنەوە. هەر ئێستاش کە ئێمە بەرنامە خەریکی زەبتی ئەم بەرنامەین خەڵک لەسەر شەقامەکانن. ئێوە دوایین زانیاریمان سەبارەت بەم مانگرتنە و سەبارەت بەم ئاخێزە کە ئێستا بەردەوامە بۆمان باس بکەن. بەڵێ هاوڕە چاوانجان هەر وەک بۆ خۆشی گشارەت پێکرد بە دوای ئەم بانگەوازەدا و دیارە پێش ئەم بانگەوازەش مانگرتنایەک لە ئێران و هەروە لە کوردستان لەلایەن ئاحزاب و سازمانەکانەوە دیارە بانگەوازی بۆ کرابوو و جوابی خۆشی وەرگرت بووە. بەڵام جیاوازی ئەم بانگەوازە ئەوە بوو کە ئەم دەفەیە لە ناوەش بانگەوازی بۆ کرابوو و کاری بۆ کرابووانە. وایە ئەو بانگەوازە بە بڕوای من بە پێی ئەوەی کە ئەخبارەکان تاقیب دەکەمەوە، بە پێی ئەوەی کە ڕوتی ڕووداوەکان دەبینم، ئەو مانگرتنە کە هەرچەند ئەمڕۆ لە دووەمین ڕۆژی خۆیدایە وەسبەی نێشەیە دەتوانم بڵم جوابێکی زۆر باشی داوەتەوە. باش بۆ مانایە ڕەنگە لە توانای بەرنمەکەی بەڕێستاندا نەبێ مەسەلەن لە بەشی کوردستانە سنە، مەهاباد، پاوە، کرماشان، سەقز، مەریوان، دیواندەرە، بانە، کامیاران، دێگولان، قڕوە، ڕەوانسەر، جوانڕۆژ، جیلانغەرب، کوزران، پیرانشار، ئیلام و ئورمیە
و لە بەشەکانی کەش کرمان، ڕەش، ئیسفەهان، پولاشار، تاران، بەندەرەنزەلی، بوشەر، یەز، ساری، عێراق، بزرود، بروزجێن، شیراز، مرۆدەش، زەندان، مەشهەد، لاهیجان، تەورێز، شاری کورد، زەڕینشاری ئیسفەهان، لاهیجان، قەزوین و لیستەکە زۆر لەوە زیاترە. من کاتی بەرنامەکەتی پێوە ناگرمەوە، هەر تەقریبەن سەرەتایەک بوو لەوانە کە لەوانەی لە بەشی زۆریان ئەتسابی کامل بۆ مانای کاسن دوکان و بازار نەبووە، ئەو جۆرێک کە بوویان بووە جوابی خۆی داوەتەوە بۆ بە پێشوازی ئەو بانگەوازەوە چوون و ئەمڕۆ لە دۆنێ زۆرتر ئەم بانگەوازە بووەوە، حتا ئەم بانگەوازی مانگرتنی بازار ڕووی کردووە هەروەک هاوڕێ بە ڕێژم باسکرد ڕووی کردووەتە دێهاتێکە چکۆلەن دێهاتێ مەسەلەن ڕەنگە گەرەکە بازارێکی هەبێت و ئینعکاسی ئەو مانگرتنە بەپێی ئەخبارێ مەسەن ڕۆژنامەیەکی مرکزێکی خەبەری معتەبەری دنیا هەیە پێڵم بلۆمبەرگ لە دوێنێ لە خەبەرەکانی خۆیدا توێ وسعەتی ئەم ئەتسابە ئەوەندە گەورە و وەسیع بووە کە بەو ئیسلاحی فارسیەکە ئیسلاحێکی فارسیە دەڵە پەشمای دنیا ڕێخت، ینی دنیای تەکاندا. ینی ئەمە تا ئێستا بە بڕوای من نەتیجەی باشی بووە، نەتیجە بەخش بووە و خەڵک بە هانایەوە چوون و بێزگە لەوە شەر وەک بە ڕێزش ئیشارەت پێکرد لە توولی ڕۆژدا کە ئەتسابەکان لە بەیانەوە دەست پێ دەکا، بەڵام ئەمە ئێوارەکانی کە بەرەو شەو دێنوانە لە زۆربەی شارەکان دەست دەکرێت بە ئێتراز لە دوای ئەوەدا. مەسا هەر پێشەوە تقریبان ساعت 7 و ساعت 5 و 42 دقەوانە بوو کە خەبەرەکە یا دیارەی لە حەزاتی پێشتر بوو. مەسەن لە شاری سنە خەڵک هاتوونەتە بازار و خرۆشاون و ڕێگاوشتیان بەستەوە و ئاوریان کردوتەوە و هەتا دەنگی تەقە ئەوانش دەهات. تەبەن ئەمە ڕوو دەکات ئەم حاڵەتە لە شارەکانی کەیە و لەو دوو ڕۆژەدا نوکتەی کە ویستم ئەرستانی بکەم جیاواز لە مەسەلەی مانگرتنەکە کە بەگشتی چوەتە پێشێ لە بازێ لە شارەکان بۆ نەهایەک بۆ یا بۆنەی چلومین ڕۆژی گیانبەختکردنی عەزیزێک بۆ یا سووەمی ڕۆژی بۆوانە مەسەن بۆ نمونە لە بەندەرئەنزەلی لە مەهاباد خەڵکانێکی یەکجار زۆر هاتوونەتە دەرێ هەر لەم ڕۆژەدا شعاریانداوە خرۆشاون و چاوەڕێ ئەوەی لێ دەکرێت کە سبێنێ بەهۆی ئەوەی کە دەبێتە 16 و دەبێتە ڕۆژی دانیشتوش ئەم حرەکەتە گەورەتر بێتەوە و تەنیا مربوط بە کەسەبە نەبووە. بەڕاستی ئەمە دیارە شرکەتای سەنعەتی کە ئێستا عەرزم کردن ڕەنگە ئێلامی لیستەکەی لە توانایان بەرنامەدانە بێ دەستی پێکردووە لە دانیشگاکان هەروە بۆوانە و ئەرزیابیە کەم بێ لەم وەزێتە بە بڕوای من جوابی باشی داوەتەوە وەسبێنشی لەگەڵ بێ جوابی باشتر وەردەگرێتەوە. بەڵێ زۆر سپاس. هاوڕێ بۆرهان بابێمەوە لای ئێوە کۆمەڵە پشتیوانی خۆی بۆ ئەم مانگرتنە سێ ڕۆژە واتە پشتیوانی خۆی کرده بوو خۆی کۆمەڵی بانگەوازی بۆ ڕۆژی 16 سەرماوەز ڕۆژی دانیشتوو بانگەوازی کرده بوو بۆ مانگرتنی گشتی. ئەم مانگرتنە لەم کاتەدا گرنگیەکەی لە چیدایە و چ پەیامێکی ڕوونی بۆ ڕژیم هەیە؟ بەڵێ هەموو ساڵێ لە ڕۆژی 16 ئەزرە ڕۆژی دانیشتجوو احترازاتە کرێکە لە ڕژیمی جەنایەتکاری شتا سێدانە دانیشتجوو لە احتراز بە سەفەر ڕێی جمهور ئەمریکا گیانیان لە دەستا. ئەم بووەتە شتێکی احترازی، بووەتە ڕۆژێکی احترازی لە تاریخی ئێرانە. لە حکوومەتی جمهوری ئیسلامیشە قەتعەن بەڵێ ڕۆژێکی خاص و تایبەتە. ئەم هەموو ساڵی کۆمەڵە فراخانی داوە، بەڵام ئەمساڵ جیاوازی ئەوەی ئەم احترازە کەوتەتە ئەم ڕۆژی دانیشتجوو کەوتەتە ڕۆژێکی تایبەت، یعنی لە بین دوو ڕۆژی ترا مثڵەن 14 و 15 لە 14 و 15 احتراز ئەبێت ڕۆژی 16 ڕۆژ دانیشتجووە تەواوی زانکۆکان کە قبلەن لە احترازا بوون ئەم ڕۆژە خاصە ئەبێت بووەتە بەهانەیە کە احترازات زۆر سازماندەهی شدەتر زۆر گەورەتر و بەربڵاوتر بێت. ئەمە ئەم احترازە فشاری هاوردە بۆ ڕژیم لە باری اقتصادیە و ڕژیم ئەترسێت. مثلا هەر نمونونەکەی چاولێکین کشوەری وەک ئێران کە گەورەترین وارد کننده چای و برنج لە هندوستان وە لە توول هەفتەی گوزەشتا احتسابات ئەو نەگوستەردە بووە
هیچ بوونە وارداتێکی نەوە یانە ئێستا سەفری مطلق وارداتێکە نزیک بان 1 ملیارد و 500 میلیۆن دلار بوو بۆتە سەفر هیچ وارداتێک نەبوو فشاری هاتە بۆ ڕژیم ئەم ڕۆژە تایبەتە بۆ ڕژیم مانایە خاصی هەیە ڕژیم بە شدت هەراسی هەیە لە ڕۆژی دانیشتوو چونکە ئەزانێ 80 ڕۆژە خەڵک اعتراضەکەن مثلا ساڵانی گذشتە خەڵک هاتە پشتیوانی دانیشتووە هات لە ڕۆژی دانیشتووە اتحادیەلی کارگەری اتحادیەلی دانشجوی معلم پەرستار بە شێوەیە حمایەتیانە کرد لە ڕۆژی دانشجوو بەڵام وەک ئیمساڵ نەبوو وەک ئیمساڵ نابێت ئیمساڵ فەرق و تایبەتی ئەوەیە تەواوی خەڵکالەوەی احترازە تەواوی جامعەی ئێرانیانە بە ئیتمینانەوەڵێم 80-90% خەڵکی ئێران مەگەر تعدادێکی قەلیل کە ڕەگیان زندگیان وابەتێ بە ڕژیم وەک سپای پاسداران و بەسیج و خانەوادەی ئەو بەسیج و سپای پاسدارانە نەبی و حکوومەتیەکان کەسێتر نییە لە پشتی حکوومەت ئەوەیە کە ئیمساڵ ڕۆژی دانیشتوو ڕۆژێکی زۆر خەتەرناکە بۆ جمهوری ئیسلامی ڕۆژێکی زۆر گەورەیە کە جمهوری ئیسلامی وحشەتی لێ هەیە ئەترسێت ئەم ڕۆژە بێتە لە اعترازاتی ئەم چەند ڕۆژە گەورەتر بێت هەر بۆ جۆرە چاوی لەکەن کارگەرەکانی شاتنە سەپای بورسی ئێران سقوتی کردە دەها کارگا و کارخانەی گەورەی پێترۆشیمی کارخانەی سیمانی دیزچەی ئیسفەهان کامیۆنداران بە تایبەت وانتدارەکان ئەوانە لە ئێرانە هەم تەواوی ئەمانە احتسابیان کردە و کەوتتە سەر ڕۆژی دانیشتوو کۆمەڵیش ئیمساڵ هەروەک ساڵانی ڕابردوو حمایەتی لێ کردە ئەزانێ ئەم ڕێکخراوی خوێندکارەکان چەند ڕێکخرا و ئینی کۆمەڵ اجتماعی ناو جامعە وەک ئنجۆکان حمایەت بەڵێ داوای مانکردنی گشتیان کردە کۆمەڵی شر ڕێزەگرێ لە ڕۆژی دانیشتوو هەموو ساڵێ فراخانی دا و حمایەتی کردە و ئەم تەبیعیە ڕۆژۆرە هاوڕێڕەحمیش ئیشارەی کرد فراخانی کۆمەڵا هەموو ساڵێک لە شارەکانی کوردستانە لە هەموو جارێک فراخانی دا بە بۆنەوەلی مختلف کرد لەم 80 ڕۆژە چەندین فراخانی دا و هەمووی بە موفەقیەت بەرگزار بوو پشتیوانی خۆی ڕابڕیە و داوای کردە لە خەڵکیش لەم مانگرتنە گشتیە پشتیوانی کەن کە ئەم دوو ڕۆژە کە هەرو جۆرە خۆتان خەبەرتانەیە ئەو هاوڕێ ڕەحیمیش ئیشارەی پێکرد لە تاو شارەکانە بە موفەقیەت پشتیوانی لێکریا لە تەرەفی خەڵکە و بۆ بەیانیش قەتعەن هەر زۆر باشکوتر و گەورەتر بە ئەڕۆیتە پێشەوە و ئەو جۆرەش خەبەرەکان کە هەیە کە کرێکاران هاتنە سەپای معلمین هاتنە سەپای و قەتعەن زۆر گەورەتر لە ساڵان ئەبێ و فشارێکی تایبەت بۆ ڕژیم تێرێ چونکە ڕژیم زۆر ئومیدوار بوو بە ئەوە کە بە وعدە و وعید بە هەڕەشە بە کوشتار بەر بەم شتە بگرێت تا ئەو جێگە من ڤیدیۆیەکی جالبم دی یەگانی ویژە لە شاری سنەتی ئەپارێتەوە لە خەڵک یەگان ویژەیەک کە تەنیا زمانی لەگەڵ خەڵکە ڕێکبار بوو پەرتاپی نارنجەکی جەنگی بوو کوشتاری خەڵک بوو بە گولەی جەنگی ئیتر لە خەڵکە پارێتەوە ژێت تکاتان یەکەم بێن دوکانەکانتان باسکەن پەیامەکە نێرن بۆ خەڵک هەڕەشە ئەکەن وعدەی تەحتیاڵی گشتی ئرشا دەدەن لە حتى لترسا اسم مهدي تاج رئيس سباي وانتسابي فدراسيوني فوتبال بتواوي ورزشكا كان للتاران ومراكزي استان داواي كذا وتيا تواوي مسابقات فوتبال كلا 28 آذار وليجي برتر دست بيكات حتما اشي بدون تماشاگر بي اما نشاني قدرتي خلق نشاني او ام اعتراضات واي كذا بحكومه كحتى اترسي فوتبالي ساديش بەرگزارکە لە ناو وڵاتەکەیە ئەمە قەتعەن لە بەیانی شانزەی ئازەر بەڵێ چوارشەمە ئەمە زۆر بەربڵاوتر و بە شکۆهێکی بانتر و گەورەترەوە نیشانە درێ و فشارێکی تایبەتتر تێرێ بۆ ڕژیم چونکە بەر بۆ جۆرە ئیشارەم کرد فقط دانیژوونی ئیمساڵ تەواوی خەڵک لە پشتی دانیژوەکانن تەواوی خەڵکی ئێران لە پشتی ئەم مانگرتنە بەڵێ بە تەواوی چین و توێزەکانەوە پشتیوانی دانیشتوەکان و پشتیوانی خۆیان دەربڕیوە ئەبینین کە ئاماژەتان پێ کرد کە ڕژیم ترساوە بەڕاستی بەڵێ وایە هێزێکی زۆری هەناردوتە ناو شارەکان بەخاترەوە پشتگیری بکە لە مانگرتن و بەدوای ئەوەدا کۆبوونەوەکانی ئێمە هەرچەند بەخاتری هاوڕێنمان پەیامیان هەناردە بوو لە ناوەوەکە بەخاتری کوندی ڕەوەندی ئینتەرنێت ناتوانن کلیپ بنێرن و ئەمانە بەڵام دەوە لە هاوڕێیانی بەخشی کنترۆڵەکەم دوایین ڤیدیۆگەلێکە بە دەستمان گەیشتووە بۆمان بڵاو بکەنەوە دینەوە سەر پرسیارەکانمان.
الشهيدان ايه ولو استرينا كشان الاسماني سوساوالا حتى صور شور استربي ايه وهرقشو يشترن حتى صور شور استربي ايه وهرقشو يشترن İzadeyim tabayan! İzadeyim tabayan! Her yere var koşuşu! Her yere var koşuşu! Her yere var koşuşu! İzadeyim tabayan! İzadeyim tabayan! Azad bayan gerdem! Azad bayan gerdem! Azad bayan gerdem! موج اعتراضات امروز 14 آذر در شهرستان چرام.
جنایت مرگ بر این ولایت این همه سال 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 جنایت مرگ بر این ولایت قزوین 14/9/1401 تمام خیابون‌های خیام بستن و گروه در حال تظاهرات هستیم. قزوین 14 آذر بەڵێ زۆر سپاس کە بینەرمانن ڕۆینەوە لای میوانەکانمان هاوڕێ ڕەحیم بینیمان لە کلیپەکانە کە خەڵک بە هەموو چین و توێژەکانەوە بەشدارن لەم شۆڕشە واتەنەوە یەکگرتووی لەناو هەموو چین و توێژەکانی کۆمەڵگای پێکێناوە ئەم شۆڕشە ڕۆژێک لە کوردستانەوە دروشم بۆ پشتیوانی لە بەلوچستانە درێ ڕۆژێ ژنان لە بەلوچستان دێنە سەر شەقام و بۆ پشتیوانی لە ژنانی کورد دروشم ئەڵێنەوە ڕۆڵی ژنان لە گەیاندنی ئەم شۆڕشە تا بە ئێستا چی بووە؟ هاوڕێتوانجان ڕۆڵی ژنان هەروەک لە ئەوڵەوە لە ئاخێزەکاندا دیمان ئەگەر ئێمە بمانەوێت چاو لە ڕۆڵی ژنان لە شۆڕشەکاندا نەچینەوە زۆر دواوە بۆ نێو تاریخ و مێژووی هەر شۆڕشێ لە هەر وڵاتی بووە بە ئام پێی مێژووە تا ئێستا ژنان دەور و نەخشێکی زۆر بەرچاویان بۆ لە شۆڕشدا و بەتایبەت دەگە بگەڕێنەوە سەر ئەم دەورە لەم شۆڕشە ئەوە بەڕاستی دەکرێ بڵێ پونک خواردووی قین و تووڕەیەکی ژنان هەر بە دوای کە بە نێویان نائینقلابی 57 بە سەرنجام گەی و 24 ڕێژی لێ نەگوزراوە ئەو خومینی هات ئەم فتوایدا و مەسەلەی حجابەوانەی هێنا پێشێ و کە لە دروست ڕۆژێ دوای ئەو کە ئەم ڕۆژە ڕۆژی تقریبان 16 ئیسفەند بوو و بە دوای ئەودا کە 17 ئیسفەند هات مسادف بوو لەگەڵ 8 مارس ژنان ئەوەیان لە خۆ نیشاندا ینی هەر لەو وەختەوە ئەگەر ئێمە چاوێکی پێدا بکەین ژنان بێدەنگ نەبوون بەڵام بەداخەوە ئەم حکوومەتە بە تەواوی وەحشیگەری خۆی توانی وردە بەنەوعێ لەنەوەیان حجابی ئیجباری وە پوشش بۆ ژنان دیاری بکە و تەبعەن وەختی باز لە ژنان دەکەین بەشێک لەو کۆمەڵگایە کە جیاواز لە تەواوی نابەریایە کە پێی دەکرێت لە نابەریایی جنسیەتیەوە حتا دەگاتە زۆر شتی کە سەرەتایی ترین شت کە دەبێتە شتێکی ئارەزووی شخصی کەسایەتی مەسەلەن لیباس لەبەرکردن تۆ لیباس لەبەرکردنەکەی بە میلیمتر و بە سانتیمتر بۆ دیاری پێ دەبێت مازەت شاوارەکەت ئەوەندە لەسەر بێت مانتۆکەت ئەوەندە بێ مەقناکەدەوە بێ ئەمە 44 ساڵە ژنان ئەمە لەم کۆمەلگایەدا تەحمل دەکەن و ئەمڕۆ تەقیوەتەوە و هەر وەک گیشمان چەخماقەی ئەم شۆڕشە لە بە قەتەڕەسانی مەحسای عەزیزەوە لە سەقزەوە دەستی پێکرد و هەمووی گرتەوە بەڵام ئەو تایبەتمەندی ئێستا هەیە ئێستا بە دەلیلەوە دنیای ارتباطات دنیای دیژیتاڵی ئەوەندە وەسیعە کە بەڕاحەت دەنگی ژنان لە بەلوچستان دەگاتە دەنگی ژنان لە کوردستان دەنگی لە کوردستانەوە دەگاتە جێگاکانیکە یعنی ئەمە ئەم دەنگە کب ناکرێت لە فاصلەیەک زمانیەکی زۆر کەمدا ئەو دەنگە بە یەکتری دەگاوە ئەو ارتباطاتانە بەرقەرار دەکرێت و ژنان بەشێکن لەو کۆمەلگایە کە بە ساڵهای ساڵە زۆرترین زوڵم و سرکوتیان بەسەرەوەیەوە بەشێکن لەو شۆڕشەش کە بەڕاستی دەتوانم بڵم جددین و بە جددی چوونەتە پای ئەو شۆڕشەوە هەر بۆیش تا ئێستا کە تۆ باسی دەکەی لە هەموو مێدیاکاندا نێوی ئەو شۆڕشیان ناوە شۆڕشی ژنان و دەور و نەخشی بەرچاویان بووەوە پێ بەپێی هەموو بەشەکانی کە لە تەزاهوراتدا لە خۆپێشاندانەکاندا لە شعاردانەکاندا ژنان ڕۆڵی بەرچاویان هەیە و ژنان بەشێکن لەو کۆمەڵگایە کە تەئسیری بە سزای خۆیان هەیە لەو کۆمەڵگایانێگە لەو شعاری کە مەسەلەن زۆر جار دەکوترێ مەسەلەن ژن نیوەی کۆمەڵگە
بینە دەرێ ئەگەر لە زاویەکی ینی بە جملەیەک منەوە عرستان کەم کۆمەلگای بێژن ینی ئینقرازی جامعە ینی جامعەیە کە ژنی تێدانە بێ ئەم جامعەیە بەرەوە ئینقراز دەڕوە ینی ئەمەم بۆیە عرزکردین کە بزانن دەور و نەخشی ژنان چەندە پڕ ئەهەمیەتە و چەندە ئەرزشمەندە لەو جامعەدا وە ئەمە بە دەور و ڕۆڵی خۆیان توانیویانە ئەم شۆڕشە هەتا ئێستا بێنن وە کۆڵیان نەداوە لە هەموو جەیەک دەور و نەخشیان هەیەوە بە حەقیش دەور و نەخشی بەرچاویان بووە لە هەموو شارەکان لە هەموو شوێنەکان لە دانیشگاکان چاو لێ بکە لە مەرەسەکان چاو لێ بکە ینی تۆ یەک حرەکەت نابینی ئەلەم هەشتا یەک ڕۆژەدا ڕۆڵی ژنانی تێدا نەبێ وەختێ بەعام دەڵێن ژنان تو چاوی دەکەن لە خوێندکارێکی 7 ساڵەیەوە کە کۆڵە پشتەکەی دەستەوە بەشانەوەیە لە ڕێگای مەرەسە دێتە دەرێ لەشکەکەی لێکردوێتەوە ئاوە هەڵی بۆ حاڵەتی سەرچۆ پێڵی دەسوڕێنە و مەرگبەر دیکتاتۆر دەدا ینی ئەمە نەخشی ئەساسی لەو شۆڕەشەدا ژنان گێراویانەوە دەشی گێرن و بە یەقینیش بۆ حاڵە ئەم شۆڕەشە باتەوە جە بۆ خصوصیاتی ویژە و بەرچاوی ژنان لەو کۆمەڵگایەدا حتمما بە عقارێکی باشدا دەڕوات. بەڵێ هاوڕێ بۆرهان هەر پرسیارێک هاوشێوەی پرسیارەکەی هاوڕێ ڕەحیم لە ئێوەی شەکەم زۆرینە بەشدار لەم ئاخێزە ژنان بوون ڕۆڵیان بوو پێشەنگایەتیان بوو ئێوە لەبارەی ئەمە زیاتر بۆمان تۆزیح بن مامۆستایانی زانکۆ بینین کە زۆربەیان ژنان بوون کە پشتیوانیان لە خوێندکاران کرد سنگیان قەڵقان کرد لە بەرابەری مەمورانی ڕژیم کە هەڵیان وکتا سەر مەدرسەکان و بە زۆرگەرەکیان بۆ خوێندکاران ببن تک خۆیان نادەست بەسەریان بکەن ئێوە ڕۆڵی ژنان چۆن دەبینن و چۆن هەڵی دەسەنگێنن؟ بەڵێ جمهوری ئیسلامی زۆر تەلاشی کرد لە توولی ئەم چل و چەند ساڵی حکوومەتی خۆیان حاکمیەتی خۆیەدا ژن بخاتە پەراوێزەوە بە هەر شێوەیەک بێت بە حەجابی ئیجباری بە نەقسکردنی ئیبتیداییترین حۆقی بە فشاری زۆر بە ئازادکردنی کوشتاری ژنان تحتی ناوی قەتڵگەلی ناموسیکەوە چەند ڕۆژ لەمەوبەر لە ئەهوازە کابرا کچە 17 ساڵەکەی خۆی کوژێ بە مەلافەیەکە و ئەی پێچێتەوە بە ئەفتخار و ئەیبا بۆ ڕای ڕێیستایەکەەوە ئەچێتە کەڵانتەری چونکە مطمئینە حکوومەت پشتیوانی لێکا بە عنوان بوەلی ئەو کچە هیچێکی پێ ناکە کەس لە ئێرانە بە 10,000 مورد بووە تەواوی ئەمانە جمهوری ئیسلامی تەلاشی کرد ژنان بە شێوەیەک بخاتە پەراوێزەوە کە ئیتر نەفەسیان دەرنەیە بێ وەک 500 ساڵ لەمەوە بەربیان نێرێتەوە کونجی ماڵەکانەوە کە نەتوانن نەفەس کێشن بەڵام ژن لە ئێرانە قەت کۆڵی نەدا بە هەر شێوەیەک بووی احترازی کرد لە ناو زیندانیانی سیاسیەکەی ئەدام کریان لە 10,000 زیندانی ترکە لە زیندانەکانی جمهوری ئیسلامیە بە 10 ساڵ و 15 ساڵ و 20 ساڵ زیندانیان کێشا ژنان نەخشی گەورەیان بوو بەشدار بوون ئەم حرەکەتە جیاوازی ئەوە بوو کە جمهوری ئیسلامی لە توول ئەم 14 حاکمیەتەی کە لە مەدارسا بە سیستمێکی ئامۆزش و پەروەردشی مەعیوبەوە کە تەواوی تەلاشی کرد شکستی خوارد سیاسەتەکەی ژنان نەتەنیان نەچوونە ژێر ئەو چەترەی جمهوری ئیسلامی نەچوونە ژێر ئەو سیاسەتەی پەراوێز خستنی ژنان بەڵکو زۆرتر هاتنەمەیان حرەکەتێک ژنان کردیان لەم ئیعترازاتە ابتدایی ترین و سەرەکی ترین حینەی جمهوری ئیسلامی کە حەجاب بوو کەسیفترین سیاسەتی کە ژنی ئەناردەماڵە و ئەی خستە دواوە پەراوێزەوە ئەویان لابرد بەرعلێوە شعاریاندا وتیان قبولمان نییە نە مەسەبی نە فەرهەنگی محەلی بە هیچ شێوەیەک ژن قبولی نەکرد ئەوە کاڕەحیمش ئیشارەی پێکرد ژنان ڕۆڵی لە ئەم ئیعترازە بوویان بەڕاستی پیاویان خستە پەراوێزەوە ئەوە بەرخلافی ئەو سیاسەتە لە بەرخلافی ئەو تەلاشەکە حکوومەت کردی کە ژن نەقشی نەبێت بەڵام نەخشێکی بەرچاویان بوو احتماد بە نەفسێکیان دا بە خەڵکی ئێران بە پیا و جوان و پیرەوە کە ئێمە ئەتوانین ڕژیمێکی دەڕەندە وەک جمهوری ئیسلامی سەرکوت لابووین سەرنگون کەین ڕژیمێکی کە 10,000 مەزدوری لە ناو هەیە و لە
يونان ولا يمن ولا لا لبنان ولا عێراق و حشد الشعبی و دەها هزار جەنایەتکاری بوو سەرکوت هاوردە ئەوانە نیانتانی بەر اعترازاتی خەڵک بگرن کە ژنان لە ڕاستیەوە بوون. ئەگەر ئاماری ئەو کچانەوە یانیان لەدەستا کچی 16 ساڵە و 15 ساڵە وەک نیکا وەک مەحسا ئەمینی کە ئەوڵ کەس بوو جمهوری ئیسلامی لەم حرەکەتا کوشتیون بوو بە سۆمبۆلێ بوو احتراز لە تەواوی دنیا. ژنانی ئێران بە دوای ئەوە گشتیان بە ملیۆنها مەسا هاتنە بازار، بە ملیۆنها نیکا هاتنە خیابان، بە ملیۆنها یعنی هەر کەسی لەو احترازاتی خۆی بە پیاوەزانی ئەو فەرهەنگە کە ئەوە ژنە و ئەوە پیاوە لاچوو بوون بە ئەوە غیرەتی پیاوە ئەوە پیاوە ئەوە مەردانە یە لاچوو ئیستر ئەوە نەما ژنان پێشا هەنگ بوون. نیشانیدا کە ژنان تواناییان هەیە و ئەتانن پاوە پای پیاوان لە احترازاتە لە هەموو بوارێکە سیاسی اقتصادی اجتماعی بەشدار بن و هیچ کەم و کۆڕێکیان نێ و ئەم فەرهەنگە سەقەت و دواکەوتووە کە ژن زەعیفەس و ناتەوا و عەقڵی کەمە و ناقص العەقڵە درۆیە، هیچ جیاوازیەکی بینیان نییە و ئەتوانن تەک پیاوەکانە جامعە بچەرخێنن، جامعە ئیدارەکەن و بەرعەلەی سەرکوت و اعترازیش بەرعەلەی سەرکوت و کوشتاریش ڕاوەستن و احترازی خۆیان بگەێنن. ئەم خۆشببینی و ئومیدواریە بە ئایندە لە ناو ئەم احترازاتە هەیە. بە نەزەری من نەقشی ژنان زۆرتری تیابوو تا پیاوان. من جیاوازیەک ناکەمە بین پیاوژن، بەڵام ئەوەیژم ئەو احترازاتەوە ئەکرێت ئەمە بوو کە ژنانی چوونە بەرەوە، ژنانی شاتنە پێشەوە پاوە پای پیاوان. ئەسڵ نمونەی احترازاتی کارگەری لە چەند ساڵی گوزشتە چاوی لێکەی وەختێک کرێکارانی کارخانەیە، کرێکارانی اتحادیە، ئەنجومەنێک، سندیکایەک ئەهاتنە بازار، اعترازیان نەکرد، احتسابیان نەکرد، ئەگەر هاوسەرەکانیان ژنەکانیان لە پشتیان نەبووە قەتعەن شکستی خوارد. اعترازی دوای سەرکوت بوو کە ژنان ئەیان بردە پێشەوە. لەم اعترازاتەی ئەخیرا بە نەزەر من ڕۆڵی ژنان زۆر زۆر بەرچاو بوو کە بە نەزەری من نەتەنیا ئێران تەواوی دنیای داگیر کرد. کەمتر پارلەمان بێ لە ئەوروپا کە پارلەمان نمونەی مەسە وڵاتێکی وەک فەنلاند کە یەکێ لە پێم وایە دوومین وڵات بووە لە دنیا ژنان حەقی ڕێیان بوو، هەوەسن سرودی بە ژن ژیان ئازادی دەستی پێکەن. لە بازارە ژن ژیان ئازادی هەیە، شعارەکانی هەیە، ناوی ئەبەی خەڵکەکەوێتە بیر ژنانی ئێران، ئەڵێن بەڵێ ژنانی ئێران بەم شعارە دەستیان کرد بە احتراز و خەریکن دیکتاتۆرترین و زدی ژنترین حکوومەتی دنیا یان بردە تا مەرزی فروپاشی، تا مەرزی ئینحلال، تا مەرزی سەرنگونی کە بە نەزەر من بەرگێکی زێڕینە لە تاریخی مبارەزاتی بەشەرە کە ژنان تانیانە لە بەرابەر ئەو ڕژیمە دەڕەندە و سەرکوتگەرە ئەوە بڕۆنە پێشەوە. بەڵێ هاوڕێ بۆرهان دوایی بەحس لە دەرەوەی وڵاتی شەکەین ئێستا بە هەر بەحسی ناوەوە بکەین. ئەو ئاخێزە کە ئێستا لە ئارادایە خاوەنی زۆر خاڵی بەهێز و باشە، بێگومان خاڵی لاوازیشی هەیە، ئێوە و خاڵانە چۆن پێناساکەن؟ بەڵێ من لە ئەوەڵەوە خۆ قەتعەن هەرچی اعتراز و اعترازات کراوە لە ئێرانە 2 ڕۆژ 3 ڕۆژ نهایەتی 5 ڕۆژ بێت کە بەم بەربڵاویە لە ئێرانە بووە. اعترازاتی ئابانمان بوو، اعترازاتی تر قەبلەن کراوەکە و خەڵک هەر قەتعەن عەلا ڕغمی ئەو سەرکوتگەری جمهوری ئیسلامی اعترازیان کردووە لە ئێرانە. بەڵام اعترازاتی ئەمڕا خەڵک بەرەبەرە هاتن نقطە زەحفلێک بوویان، خاڵگەلێکی جیاواز بوویان، لایان برد مەسەڵەن چاولێکە کەمتر مەسەڵەن ئەو اتحادەوە لازم بوو، ئەو هینەوە لە ئەوڵەوە لازم و ئیستا هەیە ئەوڵەوە نەبوو، ئەمە نقطە زەحفێ بوو کە گشتی ناتوە پای. مەسەڵەن بە نەزەری خۆم فعالینی اتحادیە کرێکاری کارگاکان، کارخانەکان نەهاتوونە پای، بەو جۆرە لازم بوو نەهاتوونە پشتی. ڕۆژێلی ئەوڵ مەسەڵەن زۆر کەس اعترازی بۆی بۆچی کارگەران نایەن، خەڵک واقعەن لە نیازیان بوو کە تەبەقەی کارگەر بێتە پشتی ئەم اعترازە کە زۆر زووتر جمهوری ئیسلامی وادار بە عەقم نشینی کە، وادار بە تەمکین کە حەدەقەل لە بەرابەر خاستەکانیانە. ئەمە شاید ئەم اعترازە نەبێتە باعیس سەرنگونی جمهوری ئیسلامی قەتعی سەرنگونی کە، بەڵام پلەیەکە، حرەکەتێکە، ڕژیمی بردەسە مەرحەلەیەک کە چەندین پلە نزیک بووەتەوە بە سەرنگونی. ڕژیم تازە ناتوانێت بگەڕێ ئەو جمهوری ئیسلامی
هەشتا ڕۆژی لەمەوە پێش نییە قەتعانێشێ کۆڵ بدات و کۆڵیشی داوە دەچی کردە بپارانەوە ئەم بە نەزەر من لەوازەکەی زۆرتر لەوە بوو کە تەبەقەی کارگەر بەو میزانەوە نیازبوو نەهات نەپای لە ئەوەڵەوە بەڵام ئێستا خۆشبەختانە هاتە تەبەقەی کارگەر خۆی وەک فەرد لەناو احترازاتا بوو لە تەواو بەش احترازاتا خەڵکی کرێکار و زەحمەتکێش و ئەمانە بوون احترازیانە کرد تەبەقەی بێخەم و حکوومەتی ناهاتن بەڵام وەک اتحادیە وەک کارخانە وەک منسەجم کە بە سازماندەیەکە و بێن کە فشارێکی تایبەت بێرن ئەو ئیقتصادە نەخۆش و پڕ لە گەندەڵی جمهوری ئیسلامیە فەلەچتر بکەن خراوتر بەسەری بێرن نەهاتبوو نەمایان بە نەزەر من لاوازی ئەوە بوو خوب قەتعاً بۆ لە ڕژیمێکی دیکتاتۆریا کە ئیجازەی هیچ تەسیس یا ئیجادی هیچ گونە تەشەکولێک کۆمیتەیەک بە هیچ عنوان بە خەڵکی نەداوە لە تەجەموعی 2 نەفەر و 3 نەفەر لە ڕۆژی عادیشا ئەترسا حتا لە کوردستانە لە زەمانەکانیش ئەترسا بە بەهانەی ئەوە ڕەشبەڵەکە هات خەڵکی ئەگرت ئەمە هیچ تەجربێ وا نەبوو ئەمە قەتعاً زەعفگەلێک هەبوو خاڵێکی لاواسە بوو کە بەرەبەرە بە پێشڕەوی ئەم احترازاتە بە عەلاڕەغمی ئەو سەرکوت و کوشتار و میلیتاریزیکردنی کوردستان بە تایبەت لە شارەکان تریشا خوب قەتعاً کوشتار وشتە هەر بوو ڕژیم هیچ ڕەحمێ ناکە وەختێک هەر کەسێک بێت بەرعەلەی جمهوری ئیسلامی شعار با و مەنافعی بخاتە خەتەر قەت لێ ناپرسێت و کوردی یا لە فارس بەڵام ئەم سەرکوتە و ئەم کوشتارە و هاوردنی تانک و تۆپ و نەفەربەری زرەهی و دووشکا بۆ ناو شارەکان لە کوردستانە بەداخەوە زۆرتر بوو ئەوە خەڵک لەوانە ئیسپادایان کرد ئەم تەجربەلیانە گرت ئێستا بە شێوەیەکی باشتر بە سازماندەهیەکی باشتر کە بە خەڵکی هەزاران ڕەحبەر لە ناو ئەم احترازاتە لە شارەکانە تانیانە فشارێکی زۆر بە سەر جمهوری ئیسلامیا بێرن و بەرەبەرە خۆیان قەویکەنەوە و جمهوری ئیسلامی نەتوانێت ڕەحەت زەفەر بووە بە سەریانە کە بە خۆتان نەزانن بە چه شێوەلێ مختلف بە کوشتن و بە زیندانیکردن 10,000 کەس لە خەڵک هەر ئەم احترازاتە بەردەوام بووە و خەڵکیش تەقوێت بوونە و تانیانە خاڵە لاوازەکان خۆیان لاون و ئەو چتگەلە وا زەعف بووە لە ئەوڵەوە بیکەن بە خاڵی بۆ بیکەنە قوایەک بۆ خۆیان کە بەرگیریکەن لەم شتە بڵێ لە پێشووتر ئەزمونیان وەرگرتووە و ئێستاشی لە ئەوە بێت و وشیارانە سەر هەنگاو هاوڕێ ڕەحیم با بێمەوە لای ئێوە پێویستە ئەم شۆڕەشە لە ڕەوتی بەرەو پێشچوونیدا هەرچی زیاتر جەماوەری بێتەوە و داخوازی و دروشمەکانی شۆڕژگەرانەتر و ڕادیکاڵتر بێ بۆ دەستەبەربوونی ئەم دوو ئامانجە چی لازمە بکرێت چۆن ئەم شۆڕەشە بە دروشمی ژن ژیان ئازادی دەستی پێکرد بڕۆخی کۆماری ئیسلامی شعارێکە کەم دراوە واتە تۆز بە تۆز دەتوانین بڵێن کەمڕەن بووە زیندانی سیاسی دەبێت ئازاد بکرێت بووە زیاتر لەبەرەی ئەمە ئەتوانین بۆمان تۆزەح بن بەڵێ هەورە چاوان دەزانین چۆنە ئیشارە بە شتێکراگە کەمتر لە دەقەیە مەجاڵم بێ باز لە زاف و کەم و کوڕەکانی کراهی ئەمە ئەگە ئێمە چاو لێ بکەین دەتوانین لەولاش و باز دەوە بکەین ئەم ئەوەی کە بە نێوی ئینقلاب قیام سەد کرا و دەڕاتە پێشێ نەکرد هەموو کەسی تقریبەن ئەوەی کە بڵێن حاڵەتی غافڵگیر کرد بەو سورعەتە بەم شدەتە بڕوە دیارە تەبعەن کەم و کوڕیهای خۆشی دەبێەوە ئەوەی کە ئێمە لێرەوە لە دەرەوە چاو لەوە بکەین کە لە دنیای واقعدا لە ناوە چی دەگوزارێ تەبعەن ئەوەی کە تا ئێستا بەڕێوە چووە وە بەڕێوە دەچێت لەو ماوە کورتەدا بە نەزەری من پێشڕەوەکانی زۆرتر بووە تا پەسڕەوەکانی خۆ تەبەن وەختی باز لە قیام دەکەین ئەم قیامە ئێستا ئەمڕۆ لە 81 ڕۆژی دەین لە نظامێکی دەڕەندەی وەک جمهوری ئیسلامی کە ئەسڵەن زۆر جار هەیە مەسەلەن ئێستا من فەردی مشەخەص منزورم نییە بەڵام لە وتەکاندا زۆر تەبیعیە کوتراوە و دەشتکرێ و دەبێتشەوە مەسەلەن لەگەڵ قیامی 57 ئەسڵەن دەزانیت چۆنە قیامی 57 ڕۆی بۆ شەمایل ئەو حاڵەتانەی کە گرتی بەڵام تکراری ئەو تاریخە بۆ وەزیێتەوە نابێتەوە بەڵام ڕابردوو تەجروبەی لێوەربگری باشە بەڵام لە ڕابردوودا ژیان خراپە بۆیە ئەوە ئەرز دەکەم ئەوەی کە تا ئێستا کراوە پێشڕەوەکانی زۆرتر بووە و لەو ماوە کورتەشدا
دەستکەوتیشی هەر زۆرتر بووە ڕژیمێکی و دڕندەی وەک جمهوری ئیسلامی بەڕاستی بە چۆک داهێناوە ئێمە مەسەلەن هەر بۆ نمونە بازەشتایەک ڕەنگە لە دەرەوە چاوی لێ بکەن نەگەی جازم دەی بە یەک دوو نمونە مەسەن چاولەکە کچێک دەچێ لە ئەمامەی مەلایەک فڕێدەدا وەختێ من چاوی لێ دەکەم ئەو دەستە چەندە هێز و توانا و چەندە قینی تەدا دەبینم چەندە ئەو ئینە دەکاوە خودی ئەم لەوە بیگرە هەتا ئێترازەکان بەڕاستی ئەوە تا ئێسکی جمهوری ئیسلامی چوەتە ناوەوە وەختی ئەم ئەتساباتانش دێتە پەنایەوە بەم شکڵە پشتی دەوڵەت دەشکێنێ جا ئەوە لە ئیدامەی خۆیدا ئەوەیە کە یەک ئیدامەدارتر بێ و ئەوەی کە من لێرەوە مەسەلەن بڵم لە ناوە خەڵک قەتئەن ڕاهبەرانی خۆی هەیە مەسەلەن بۆ نمونە ئەمڕۆ مەطلبێکم خوێندەوە دانەیەک نووسیبووی کتبووی من چاوەڕێم دەکرد مەسەلەن ڕۆژێکی وەک چلەی مەحسا بدینمەوە بەڵام یەک دەفا ئەو ئەتساباتە ئەو کرۆشەم دیکتی لە دوێنێ و ئەوانەوە مەسەن مات و مەفود بوو چۆن ئەو ڕاهبەریەکرا چۆن ئەوە کرا پس دەرنەتیجە ئەم شکڵی کە تا ئێستا هەیە هەم بە خۆپێشاندان چوەتە پێشە هەم بە ئەتراس هەم بە ئەوانە ئیدامەی هەبێ و تەبعانیش لەوێدا پەیوەستبوونی قشرای متەفاوتە هەر بەو ئەندازە کە بەشای دیکەی کۆمەلگا لە بازاڕیان و کەسەبە و دانیشتجویان و خوێندکار و هەمووانە پێی ملحق دەبن مەسلەی کرێکارانە کە پێی ملحق بوون مەراکزی سەنعەتیە پێی ملحق دەبن تەبەن ئەو خاستانە لە پرۆسەی ئیدامەی خۆیدا دەبێەوە ئەو مەسلەیەشی کە ئێستا مەسلەی زیندانانی سیاسی و لەو ماوەشدا زۆر بەرچاوە بۆ شتێکی بە دروست ئاماژەت پێکرد دەبێ هەمکار لەگەڵ ئەوەی ئەوان ئەو ئاخێزانە ئەو ئەتسابانە ئەم تەزاهوراتانە دەڕواتە پێشێ هەمزەمان فۆکوس بکرێتە سەر ئەوەی کە ڕووبکەنە مەراکزی کە پێی دەڵێن زیندان ئەم شوێنانەی کە خەڵکی تێدا زیندان کراوە لە فکری ئەوەشدا بن و مەسلەی زیندانیانی سیاسیش بە عام زیندانیان دیارە زیندان بەرجەستە بکرێتەوە ئایا ئێستا ئەمە بڵێن ئەلەم حوتوەدا لە دوو حوتویکەدا ئایا شرایەتەکە ئەوە هاتۆتە پێشێک کە خەڵک حملە بەرن دەرگای زیندانەکان پشکێنن ڕەنگە ئەمە هی ئێستانە بێ بەڵام بە یەقین ئەمە یەکی لەو کارانە بێ کە لە دەسووری کاری خۆیاندا دەدەنێ ڕاهبەرانێکی هەر نەتیجەی ئەم ئێساب و ئەوانە نیشان دەدا کە لە ناوە ئەم ئەم ئینقلابە ڕاهبەرانی خۆی دەدینێتەوە دیارە ئەم ڕاهبەرانش یەکشە و دووشەوە نەبوو لە درێژەی عمری جمهوری ئیسلامیدا پەروەردە بوون و پەروەردە دەبن و حتمما نیشی دەکەن و هیوادارم ئەو پێشڕەوی کە تا ئێستا هەیەی بکرێ و شعارەکانیش تەبعەن گەورەتر دەبێتەوە چون ئەو ئینقلابەی کە باسی دەکەین و لە زەریاندایە فەرقی لەگەڵ حتا ساڵی بەڕاستی هەشتاهەش لەگەڵ 92 ئەو وەخت بەشێ لە خواستەکان زۆرتر خواستی سنفی و کرێکاری و هەمووانە بوون ئێمە وەختێ باز لە ئینقلاب دەکەین ینی ئینقلاب هەموو قشتەکانی جامعە دەگرێتە بەر وەختێ هەموو قشتەکانی جامعی گرتە بەر دەبێ هەموو خواستەکانی ئەوانی تێدا بێ شعارەکانی دەبێت تێدا بێ شعارەکانیشی تەبعەن دەبێت تێدا بە شعارە خواست بەڵام لەوانەیە بازە جاریش شعارێ بدرێ منێکیا منێکی نەوەی مەسەن پێم زۆر لە سەتی خوار بێ وانە لە مەقاتی ئینقلابدا شعارهایەکی زۆر متەفاوتی دەبێت مەسەن بۆ نمونە زمانی شادیان کوشی ئەو سنی برایە دژمنەکەی شایە ینی ئەمانە دەدرێ ئەمە ڕۆژ بە ڕۆژ ئەوەی کە دەبیندرێ و ئەوەیش کە چاوەڕێ دەکەم پێم وایە ڕشتی بەرەو پێشی ئەم ئینقلابەیە و وردە هەمووی هەموو شتەکانی پێ زیاد دەبێت شعارەکان ڕادیکاڵ دەبێتەوە و ئەوەی کە باری مثبەتی ئەوەیە تەبعەن بە پەیوەستبوونی زیاتری ئێستا کە چووەتە 81 ڕۆژیشەوە هاوڕە چاوانێزیز ئەوەی کە دەیدینین ئەوەی کە لە مێدیادا بڵاو دەبێتەوە ڕاستەکەی بە دەلیلی ئەوە لەو شرایەتی کە لە ئێراندایە دوربینهای خەبەرنگاری لێنێ ئەوەی کە لەوێ خەڵکەکەن ئەوانەی کە بۆ خۆیان دەستن تەزاورە دەکەن ئەوەی کە ئێمە کلیپەکان دەدینین 1 دقە 2 دقە 3 دقە مەسەلەن کەسێک لێ بە مۆبیل گرتووە و دەینێرێ بەڵام خودی حرەکەتە تەواوی حرەکەتەکە نییە و ئەوەی کە تا ئێستا هاتووەتە دەرێ میدیا بڵاوی دەکاتەوە هەموو میدیاکان بەڕاستی
و دیارە لەو ماوەشدا بەڕاستی شارە بۆ بکەم ئێوە بەڕێزان ڕاد و کۆمەڵە ڕاد و حیزب کوردی لەو بابەتەدا درێغی نەکردووە ئەوەی کە زیادە لە توانای خۆتان زەحمەتان چێشاوە، بەڵام ئەمە دڵۆپێکە لەو واقعیاتانێکە لە ناوە ڕوودەدا و دەچێتە دەرێ و بەیەقین ڕەوتی ڕووداوەکان من مثبت دەبینم و حتمما ئەو شتانش لە ناوەوە وریایی خەڵکە تەنیا تەوسیە ناتوانم بڵم دیارە خەڵکەکە بەڕاستی ڕەنگە ئەو قسەی ئاخری من قسەی ئەوڵی خەڵک بێ خەڵک وریا بن جمهوری ئیسلامی ئێستا لە دەسیسەهایە کە جمهوری ئیسلامی دەیەوێ بۆ خەتشەدارکردنی ئەم حرەکەتە لەم شاریا ئەو حرەکەتە لەو شار خۆ پارێزن و بۆی کە بۆ ڕەوتەبی بەنە پێشێکە نەک ئەوەی کە ئێستا منزورمەوە بێ خەڵک بە قسەی من ئێستا ناکەن مەسەن بڵند دەستنەوە ژوورە بەڵام حەدیەقەلی تەلەفات لە ئەسەر دەسیسەکانی جمهوری ئیسلامیەوە زۆر نەبێ. بەڵێ دەستان خۆش بێ هاوڕێکمان بینەرێکمان پەیامی هەناردووە لە شاری سنەوە گوتگیە شقاممان چۆڵ نەکردووە بەردەوامین و سپاسی میوانانی بەرنامەشی کردووە دەستی خۆش بێت. هاوڕێ بورهان لە دەرەوەی وڵات خۆپیشاندان بۆ پشتیوانی گەلانی ئێران بەردەوامە و هەیە و هەم ڕۆژەکان ڕۆژانە و هەم بۆ نەگەلێ خاصەوە بینین کە خەڵکی سەبیل خەڵکی مەدەنی کۆ بنەوە کەسایەتێ بەناوبانگەکان کۆ ئەبنەوە و دروشم ئەڵێن دژ بە ڕژیمی کۆماری ئیسلامی و پشتیوانی خۆیان بۆ ژنان و بۆ گەلانی ئێران هەموو چین و توێژەکان دەرئەبڕن هەم لەبارەی ئەوە بۆمان بدوێنی و هەم لەبارەی ئەوەی کە سازمانی کۆمەڵی حزبی کۆمۆنیستی ئێران واحدی دەرەواتە دەرەوەی وڵات چ نەخشێکی بووە لە ڕێکخستنی کۆبوونەوەکانی دەرەوەی وڵات؟ بەڵێ من لە پێشکی سپاسی و بینەرە خۆشەویستەکەم ئەڵێمە شقامەکان چۆڵ ناکەین هەرەوە بڵێم ئەو خەڵکی خۆشەویست و مبارز لە ئێران و لە کوردستانە شقامەکان چۆڵ ناکەن بوونەتە گەورەترین نیرو هێز بۆ خەڵکی دەرەوەی وڵات. من پێشتر جارێتریش باسم کرد کەسگەلێک ئەبینی لە احترازاتی ئەمڕوا کە بەڕاستی من لە 20 ساڵی گوزەشت هەر نیانم دیوە بەڵام ئێستا تەواوی احترازاتەکە دێن ئەڵێن وەختی خەڵکی ئێرانەوە هاتەسەنەوە و ئێمە شەرمەکەی نین بۆ مبارزە ئەو خەڵکە لە ناوەوە نیرو ئەنرژیەکی تایبەت ئەدەن بە دەرەوەی وڵات بەڕاستی و احترازاتە بۆ ئەوە دەرەوەی وڵاتێک بێتە سەحنەیەکی پڕ لە شۆر و شۆقی مبارزاتی. خب قطعا لە دەرەوەی وڵات مبارزە ئەکریە احترازات هەیە ڕۆژانە هەرەوە نمونەی با پێشتر ئەوە بڵێم سوالێک بەشی ئاخرەکەی جوابەمەوە کمیتەی دەرەوەی وڵاتی حزبی کۆمونیستی ئێران و نمایندەی کۆمەڵە لە دەرەوە لە تەواوی ئەم احترازاتە لە چەند ساڵی ڕابردووە بووە بەشدار بووە لەم احترازاتی ئەخیریش بە شێوەیەکی زۆر بەرچاو بە تەواوی هێزیەوە بەشدار بووە تەواوی ئەعزای حزبی کۆمونیستی ئێران تەواوی هەوادارانی کۆمەڵە تەواوی پێشمەرگە دێرینەکان بە خاو خێزانە و لەم احترازاتە بەشداریان کردە على ڕغمی کار و مشکڵاتێک کە تایبەت کە لە ئەوروپا هەیە بەشداریان کردەوە نمونەیەمە وڵاتی نۆروێژمانەیە هەموو هەفتەیە بە تایبەت تەزەوراتیانەیە هەموو وڵاتەکان بە تایبەت ناوی نۆروێژن برد ئەوان هەموو هەفتەیە بە شەمال هەیەە لە شەرگەلی شماڵیە و 500 کیلومتر هەموو جارێدێن بۆ تەزەورات. ئەم نەخشی کۆمەڵە و حزبی کۆمونیستی ئێران کمیتەی دەرەوەی حزبی کۆمونیستی ئێران لە مبارزاتە زۆر بەرچاو بوو بە سعی کرد بە هاوکاری تەواوی ئەحزابە غیری ئەحزاب جەرانگەلێکە وابەستە بوون بە حکوومەت جەرانگەلێکی وەک مجاهدین خەڵک هەموو تەک ئەحزابەکان ترا هەمکاری کرد دانیشتنی مرتبیان بوو بەشداریان کرد سعیان کرد سەفێکی تایبەت سەفێکی متحد بێرن مەسەڵەن ئێمە لە وڵاتی ئێمە فەنان وڵاتێکی زۆر چووکەیە مەسەڵەن خەڵک بە 50 نەفەرە هاتبوو احتراز بەڵام ئەم ڕەوا بوو تەواوی احترازەکانە 100 نەفەر 200 نەفەر 500 نەفەر تا 1000 نەفەریش کۆ بووەوە کە نەقشی حزبی کمیتەی دەرەوەی حزبی کۆمونیستی ئێران و کۆمەڵە زۆر بەرچاو بوو تانی بە سیاسەتێکی دروست بە سیاسەتێکی ئوسولی لەگەڵم ئەحزابانە دانیشتنیان بوێت مشکڵاتەکان حل کات و تەواوی ئەحزاب بێرێتە پای یەک سەف جیاجیان نەبێت جمهوری ئیسلامی پێشاد نەبێتەوە فشارێکی زۆر تایبەت بێرێ ئەم فشارە تایبەتەی فقط
ئەوە نەبوو بوو جمهوری ئیسلامی بێ دەوڵەتانی ئەوروپاییشی وادار بە عکس العمل کرد. خۆ قەتعاً ئێمە انتزارمان نییە دەوڵەتانی ئەوروپایی بێن دفاعێکی تایبەت کەن مەنافعی خۆیان بۆ خەڵکی ئێران بخەنە خەتەرەوە. نمونەی ئەو ڕۆژە کوردێکیان لە سوئد تا تەحویڵی تورکیە بە خاتری مەنافعی خۆیان لە دەوڵەت بوو. بەڵام اعتراضات لە دەرەوەی وڵات زۆر بەرچاو بوو، زۆر حمایەتیان کرد لە خەڵک. بەڕاستی خەڵک زۆر بە تایبەت هاتنە دەم فراخانی ئەحزابەوە کە کۆمەڵیش نەخشی تیا بوو کە لێرەوە سپاسگوزاریانەکەم و دەستیان خۆش بێت. بەڵێ هاوڕێ بورهان دەستان خۆش بوو بوو لە قسەکەتان ئەبڕم. ئەگەر قسێکی تایبەتان هەیە بفەرمون، چون ماوەی بەرنامەکە کەمە بە هاوشێوەی پرسیارە هەر لە هاوڕێ ڕەحیمیش بکەین، چون خۆشی بەردەوام لە هەموو خۆپیشاندانەکان بەشدارە. بڵێ فەرمون هاوڕێ. بەڵێ من کۆتا هەرەوە بڵێم خەڵک هەر بم اعتماد بە نەفسە و ئەم اتحادە کە دایسە بوویانە ئەتانن مبارزەکەن ئەم سەفە گەورە هیچ قدرەتێ نایشکێنێ. هەر خۆشتان ئیشارەتان پێکرد جیا لەو شعارانەوە درا ئەبێ شعاری زندانیانی سیاسی کە بان 20,000 نەفەر ئێستا لە زندانن بیکەنە شعارێکی سەرەکی. زندانیانی سیاسی ڕۆڵەکانمان براوخشتەکانمان لە زندانیەکان تەنیا نێلین، سەری خانەوادەکانیان بین و قەتعاً ئەو کارەکرا و شعاری زندانی سیاسی بێتە شعارێکی زۆر سەرەکی با ئەو خەڵکە ئیتر لە ژێر شکنجەی لە ناو زندانەکانە بە دەستباجی شکنجەکەرەکانی ئیتلاحاتان نەبن، ئازادیان کەن. سپاسی ئەوەی شەکەم. بەڵێ سپاس هاوڕێ ڕەحیم. ئێوە خۆتان ئەبینین کە ڤیدیۆشمان بۆ ئەنێنن بۆ تەلەڤیزیۆنی خۆمان و هەمیشە لە هەموو ئەکسەری خۆپیشاندانەکانان لە شاری ئۆسلۆ نۆڤێژ بەشدارە بن. ئێوە قسەتان چییە و نەخشی کۆمەڵە لە واتە کۆمیتەی دەرەوە چۆن ئەبینێن ڕێکخەری ئەو احترازاتە بێت؟ بەڵێ هاوڕە چاوانی بەڕێزێمە هەر ڕۆژی جومعە کە خەبەری بە قەتڵگەیاندنی ماسای عەزیز هات، هەر ئەو شەوە داوامان کرد لە هەموو حیزبەکانی کوردستانی ڕۆژهەڵاتی کە بێکەوە دانیشتنمان بێ. دیارە چەند ڕۆژێکی بردووە خاڵەکەژەوە بوو هەستمان بەوە کرد بوو کە ئەم حرەکەتە دەبێ خۆمانی بۆ ئامادەکەین و دیارە شتێکی بەدواوە. هەر بەدوای ئەوەدایەتر ئەو دانیشتانە لەگەڵ ئەحزابی کوردستانی ڕۆژهەڵات و بازن ئەحزابی کەش بووەوە لەو دەبێتە کە شەمبەکەی مەراسمی خاکسپاری ژینای عەزیز بوو. لە شەمبەی دوای ئەوە هەتا ئێستا یەک شەمبەش نەبووە مەیدانەکانی ئۆسلۆ چۆڵ بێ، هەموو شەمبەکان خۆپێشاندانی تێدا بووە و بازەنیش بووە لە حوتودا دوو و بازەنیش کەمتر سێدانە خۆپێشاندان بووە کە لەوێدا ئەحزاب و سازمانەکانی کوردستانی و بەتایبەت ئێمەش وەک کۆمەڵە و ڕێکخراوی دەرەوەی حیزبی کۆمونیستی ئێران هەم لە دانیشتنەکان بوون لەگەڵ ئەم ئەحزابەوە، هەم لە ڕێخستن و ڕێکخەری ئەم ئەعتساباتانەدا ئەو خۆپێشاندانەدا دەورمان بووەوە توانیوێ ئەو پشتیوانی کە تا ئێستا هەیەەوە بەردەوامیشە بەڕێوە بەرینوە هەر بۆ ئاگاداری بە ڕێزیشتان ئەو شەمبەی کە دێتەوە 10 دەسامبەر چاوەڕێی ئەوە دەکرێت خۆپێشاندانێکی گەورەتر لە شەمبەکانی کەش بێ بەهۆی چەندین تایبەتمەندیکەیەتی 10 دەسامبەر ڕۆژێکە کە لە وڵاتی نۆڕۆژ ئەو خەڵاتی جایزەی نۆبێل بڵاو دەکەنەوە و لە شارداری ئەم لە شارداری شاری ئۆسلۆ ئەم کۆبوونەوەیە دەبێ و خۆپێشاندانەکەش ڕێک جۆزراوەتەوە بەردەمی ئەم شاردارە. ئەمە ئەوەم ئاخرین تقریبەن بەرنامەی داڕژاوە وەکاری بۆ کراوە تەبلیغاتشی بۆ کردووە و لەو ماوەشدا ڕفێقەکانی ئێمەش زیادە ینی بەتوانایی و بە بردوبارێکی زیاترەوە هەروەک لە ویدۆکان و لە عکسەکان و وێنەکانیشدا هەیە هەموو بەشداریان کردووە، هەموو شەمبەیەک لێ بوون بەهانای هاوڕێیانی کمیتەی نۆڕۆژەوە بوون و هاوکاریان لەگەڵ کردووە و ئێمەش لەو ڕابتەدا ئەوەی کە لە دەستمان هاتۆ کردومانەوە لە دەستیشمان زیاتریشمان دەست بێ حتمما دەکەین و ئەو ببوورە ئەم قیامە ئەو ئینقلابە بەڕاستی یەکێ لە ویژێگەکانی کە وەخت لەبیرن چۆ ئارستان کەم و دیارە زۆرێکی باس کراوە، یعنی لە حەجمێکی بێوێنەدا لە دەرەوەی وڵات دەنجی داوەتەوە و تەواوی وڵاتانی وەخۆ هێناوە کە مەوزە بگرن. ئەلبەتە بازەن مەوزەیان گرتووە بازەن مۆزیان نەگرتووە، بەڵام هەموو هاتوونەتە سەر ئەو باوەڕە. ئەوە دڵخۆشیەکە بۆ خەڵک لە ناوەوە
نەک لەسەر سیاسەتەکانیوان هەر ئەم حرەکەتەی دەوڵەتان کە دێن مەوزە دەگرن هەرەوەی کە هاوڕێ بورهان باسی کرد لە مەجلس بە سرودی ژینا و ژنجیان و ئازادیوانەی دەکەن ئەمانە خۆیان بۆوە داناوە کە لە دوا ڕۆژی ئەم قیامەدا لەگەڵ سیستمێکی تازە لەگەڵ ڕوبەڕوو دەبن و ئەم سیستمی جمهوری ئیسلامی ڕەفتە نییە. بەڵێ هاوڕێ ڕەحیمە بوورە قسەکانتان ئەبڕم بەڵام بەردەوام هاوڕێیانی بەخشی کۆنترۆل بە من ئەڵێن کاتمان نەماوە لە حەدی نیم دقیقە کۆتا قسەت دوا قسەتان هەم هاوڕێ ڕەحیم هەم هاوڕێ بورهان ڕوو بە خەڵک چییە و ماڵاوایی بکەین لە خەڵک. لەگەر ڕێزمە ئاخرین قسەی من ئەوەڵین قسەیە بۆ ئەو جوانانە بۆ ئەو دانیژویانە بۆ ئەو دایکانە بۆ ئەو خوشکانە بۆ ئەو ئەزیزانەی کە هەشتاویەک ڕۆژە خیابانەکان چۆڵ ناکەن و دەستن و ڕۆڵیان لە دەست دەدەن و لە ڕۆژی ئەوەڵەوە بڕیاریان داوە ئەم ڕێگای کە گرتویانە پێش پاشەکشەی نییەوە بەرەو پێشی دەبن. ئاخرین قسەی من قسەی ئەوەڵی ئەوانە و ڕێز و ئەحترام بۆیان هەیە و دەستی دانەدانیان دێرەوە بە گەرمی دەکشم و هاودڵی و هاوخەمی خۆم لەگەڵ هەموو ئەو بنەماڵە عەزیزانەی کە ڕۆڵیان لە دەستداوە دەردەبرم و ئارەزووی سابوونەوەی هەرکی زۆرتر بۆ بریندارەکان دەخوازم و سپاس بۆ بەڕێزیشتان کە ئەو دەرفەتت پێکێنا لە خزمەتتاندا بووم. زۆر سپاس هاوڕێ بورهان ئێوە زۆر سپاس منی شەر ئەوەی قسانەی کاڕەحیم تەئی دەکەم هەمووی سپاسی ئەو خەڵکاکەین کە بە مبارزەی خۆیان ڕژیمێکی دەڕەندەیان هاوردیانە سەر چۆک و واداریان کردە لە بەرابەر خاسی خەڵکا کۆتا بێت و تامەرزی سەرنگونی بردیانە دەستی خۆشیان لێکەین و ئێمەش پشتیوانیانین و هەرچی لە دەستمان بێت بۆ وەزیفەی خۆمان نەزانی ئەنجام دەین و سپاسیانەکەین و هەروەها سپاسی ئەوەیش. زۆر سپاس بۆ بەشداریتان هاوڕێ ڕەحیم و هاوڕێ بورهانی عەزیز. سپاس بۆ زۆر سپاس. بەڵێ ئازیزان و بینەرانی خۆشەویست بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی ڕاستەخۆی ئەمڕۆمان بە هیوای سەرکەوتن ماڵەوە. شپۆلی
دریایی ببنا esasına Tribuni havari azadijna esasına